لە هەر شوێنێکە دەسەڵاتداران کە هەنوو دەسەڵاتی تاغوتی خۆیانە چەسپێن بەسەر خەڵکیە احتیما دەکەنە سەر ئەوەی کە عولەماکان بۆیان پینە بکەن و وەکو مختارە درۆزنە مۆرێکیان بۆ لێدەن فتوایەکەوە ئیشەکەیان شەرعیە بە تایبەتی حکوومەتی سعودیە زۆر بە تایبەتی چکە احتیما دەکاتە سەر و هەموو مەلاو خەتیبانەی کە هەیەی 75,000 خەتیب سەرەکەوێتە سەر منبەر هەر هەمویان هەریەک باسەکەنەوە هەمویان ئەڵێن حەمەی کوڕی سەلمان زۆر باشە و ئەمیرێکی مهمە و ئەو مەشروعی اقتصادیانەی کاتۆ زۆر چاکە و تەرفیه و سینەما و مەسرح و هەمووی ناشەرعی نییە و ئیتر لەم بابەتان قەواعیدی ئەمریکیە جاسوسیکردنە سەر بە مخابراتە سەر بە CIA ئەنجا هەموو زوڵم و زۆرەی کە ئەیکەن نیو تریلیۆن بەجارە گواتە 500 ملیار دلار بەجارە گەدەن بە ترامپ یا بە کچەکەی یا بە زاواکەی یا بە مەشروعاتی تر بای 480 ملیار دلار چەکی ترە کڕن پارەی تر لەوێدانن ئەمانە خەڵک نابێ قسەی لەسەر بکە ئەمانە نابێ خەڵک مزاهرەی بۆ بکە نابێ خەڵک هاوار کە بڵێ ئەرە بارانێک باری لە تائیف 90 کەس غەرق بوو ئەرە 21 کەسی تریان 90 کەسی تر لە زیندانە بە تەماسی کارەبایی بە سەبەبی شۆرتێک 20 کەس ڕۆحی لەدەستدا نە سجن چاگە بێ نەماڵ چاگە بێ نە شەقامێک چاگە بێ هیچ شتێک نییە نە خوێندنگایەک هەیە لە فەساد و فجور زیاتر چی بڵاوکات ئەگەر خەڵکی هاواری لێ هەستێ و مزاهرە بکە ئەی چۆن اینجا کابرای سەلەفی مەدخەلی نەگوێت ئەڵێ نا نەسیحەتەوەی سنت ئەوەیە کە بڕی بە خەلیفە بڵێ یعنی بچی بە گوێیا بچرپێنی نابێت لە مەلەئی عاما پێی بڵێ لە مەجلیسەکەش بە بەتەنیا بە گوێیا بچرپێنی دەوڵات تەحەداتانەکەم ڕەبیع بن هادی المەدخەلی بتوانێت ئاو بە گوێی حەمەی سەلمانە بچرپێنێ هەزار شەقیتی هەڵەدا هەر بە پاڵی کەنە دەرەوە بمانە لە خەیاڵ پڵاوە خەوتون لە زەمنێکا خەوتونەڵێ ئەسحاب الکەهفن نەسیحەت لەم سەردەمەیە چۆن ئاواکرا لەم زەمەنی فەیسبووکەیە ئاخرێکێکی وەکو ئۆباما کەلیمەیەکی نووسی 302 ملیۆن ئینسانەی بینی خەڵکێکیش نامەی بۆ نووسیەوە کە ڕیسی وڵاتێکی ئەوەندە گەورەیە باشە بۆچی ناکرێ ئێمە مزاهرەیە بکەن لە تاو ڕۆحی خۆمان هاوارمان لێ هەستێ بڵین هەرە بە قوڕان نەنان هەیە نەپارە هەیە نەموچایە نە ئەمان هەیە زیندانیەکانمان لە کوێن خەبەریان چیە قانونێک شورایەک مالیەیەک ئەرێ ئەم پارێ چۆن هاوارڕوە کاکە گیان خۆت هەڵ نەخەڵەتێنی بە قسەی و کتێبە ئەو کتێبە باش و خراپی تێکەڵ یەک کردو جارە ئەو حەدیسانەی هێناونی لەسەر سەبر لەسەر حاکم ڕاستە سەبرگرتن لەسەر حاکمی زاڵم نەک لەسەر حاکمی عەلمانی مرتەدی کافر نەک لەسەر حاکمێک کە بۆ بە عەمیل بەجاش وڵاتی تری هێناوەتە سەرمان نەک لەسەر حاکمێک سەرەت و سامانی هەمووی داوە ڕەهنی کردووە لە لای یەکێکی تر سەبرگرتن لەسەر کابرایەکی مسلمانە لە ئەسڵە قوانینی ئیسلام و شەریعەتی ئیسلام و قەزاوەتی ئیسلام هەمووی حکومەکە بەڵام زوڵمەکەی ئەوەیە زوڵمێکی لە تۆ کردووە و لەبەر خاتری خزمێکی خۆی حاڵەتێکە جارێک ڕوەدا خۆن بۆی نەبوو بە پیشە حتا ئیمامی ئیبن حەزم ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ گەر زوڵمەکەی کرد بە پیشە و تیکرار بووە ئەبێ لا بدرێ چ جایەوەی ئێمە مزاهرەی بەرامبەری بکەینەوە اینجا وەڵام مزاهرە بیدعەیە و هی ئەوروپیە هەموو ژیانیان ژیانێکی ئەوروپیە لە عەرەبستانی سعودی کەچی بۆ مزاهرەکە چونکە بەرامبەر حاکماڵە بیدعەیە ئەنجاڵێ ئایا بۆچی قەت باسییان ناکرێت باسەکرێن ڕەنگە جەنابت نەدویست بێت طبعاً و باسیشەکرێن دائیمە لە مەوزوعێکا پێوتر الخروج یعنی شۆڕشکردن دژی ئەو تاغوتانەی کە حکمی شەرعیان گۆڕیوە ئەشێ لەوێ هەمویان ببینی ئایا خۆپیشاندان حرام ناکرد نا خۆپیشاندان حرام ناکرد خۆپیشاندان یەکەم کەس کە کردوێتی پێغەمبەری خوا کردوێتی عەلەیهی سەڵات وسەلام بە قسەی ئەو سەحابە بەڕێزانە 39 کەس بوون لە ماڵی ئەرقەمی کوڕی ئەبی الأرقەمی مەخزومی بوون کە هاتنە دەرەوە بە دوو خەت ڕۆیشتن خەتێکی عومەری کوڕی خەتاب و خەتێکی تریان حەمزەی کوڕی عەبدولموتەلیب خوا لێیان ڕازی بێ هەردووکیان ئەو سەفا ئەو خەڵکە هەمووی ڕۆیشتن پێغەمبەری خواشان عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵا بوو ڕۆیشتن بۆ کەعبە و دژی کافرەکانی قوڕیش و داوای مەطالیبی خۆیان کردیان ئازادی و هاتوون بۆ ئەمانی بەیتولحەرام بەیتولحەرامیش خەڵک بە شمشێرەوە نەچۆتە ناوی لە زمانی جاهیلیەتیشە کەچی لە زمانی جاهیلیەتی مەلیکەکانی سعودیات دەبابەیان بردەبینی سەفا و مەروە و قەسفی منارەکانیان کرد بە تۆپ لێیاندا لە زمانی جوهەیمانە ڕەحمەتی خوای لەبەر ساڵی هەفتاون خەڵک چاو بکاتەوە باشتر وایە نەک خەڵک ئەوەندە جێل بکرێ بزانە دینەکە ئەم مادەی تەخدیرکردنی خەڵکیە ئەم دینە هەمووی بریتە لە گۆڕانکاری
هەر لە سەرەتاوە بریتە لە عقل بەکارهێنان بۆی گۆڕانکاریەکان چۆنەکەی، عقل بەکاربێنی وەحی وەرگری، عقل بەکاربێنی بە وەحی حرەکەتکەی، حرەکەتێکی کۆمەڵکاری بۆ گۆڕینی ئەو واقعە فیرعونیە، ئەو واقعە جاهلیە، ئەو هەموو فەساد و فجورە، ئەو هەموو دزی و خراپەکاریە.